هێزی پێشمەرگە لە کەرکووک وەستا ڕەسوور ڕێگەیان ئارتەشی تورک بەشداری ئۆپراسیۆنی ڕزگارکردنەوەی مووسڵ ناکەن. داعش لەم بەریئا و مقاومەی کەمە بێ لەو بەریئا و مقاومەی دەبێت. ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنی مووسڵ بۆ ئاژانسی دەنگ و باسی فورات وتی مووسڵ ئێستا ئامادەکاریەکان بە تەواوی بە پێی سیستەماتیکی خۆی جێبەجێ کراوە. قۆڵی شەرقی با بڵێن ڕۆژهەڵاتی جاتر هێزی پێشمەرگەی کوردستان لێوە مسەیتەرە و ئەو منتیقەیە هێزی پێشمەرگەی کوردستان لێ چێتە پێشەوە بەڵام ناچێتە ناو مووسڵ پێشمەرگە و لە هەموو لایەکەوە ئامادەکاریەکان لە نێوان هێزە ئەمنیەکانی عێراق و هاوپەیمانان و کووردا تەواو کراوە. ئێستا ڕەنگە زۆرتر کاتی ئەوە بێ چاوەڕێی سەعاتی سفر کرێت سەعاتی سفر لە ئێستاوە تا نهایەتی ئەم مانگە چ ڕۆژێکە ئەویان من نایزانم لاقی بە هێزە ئەمنیەکانی عێراقەوەیە. بەڵام ئەوەی کە من ئەزانم ئەو ئامادەکاریانەوە دەکراوە کە شەڕێکی قورس لە ناو مووسڵە تووشە بێ و شەڕی قەناس بە دەرەجەیەک تووشە بیت شەڕی سیارە و مفەخاتە شەڕی تەقینەوەیە. بەڵام بە پێی خوێندنەوەی من بۆ سنووری ینی وەکو شتێکی سەربازی ئەگە سێری بکەم داعش لەم بەریئا و مقاومەی کەمە بێ. سەبارەت بە بەشداربوونی سوپای تورک لە ئۆپەراسیۆنی مووسڵدا وەستا ڕەسوول دەڵێت پێشمەرگە پێی باش نییە بە تاکید و عێراقیش پێی باش نییە هاوپەیمانانش پێیان باش نییە. تەسەورەکەم لەگە هێزەکانی عێراق تووشی مساعدەمە بن. بۆ ئامادەکاریەکانی ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی شارۆچکەی حەویجەش کە بەم نزیکانە دەست پێ دەکات ئەو فەرماندەی پێشمەرگەیە ڕایگەیاند. هەموو ئامادەکاریەکی پێشمەرگە تەواو نەخشەی تەواوی خۆی هەیە و بەپێی ئەو نەخشەی کە دیاری کراوە خۆمان سەرپشکین لەوەی لەکوێ بەشدارە بین چی ئەەکەین چی ناکەین ئەوە لە کاتی خۆیان ئاشکرای دەکەین.